ڕێبەرەوە جالان بیانووی بنەڕەتی شەڕی ئێمە ئافراندنی کەسێتی مرۆڤی نوێ. ڕێبەرەوە جالان دەڵێت لە نێو پارتەکەماندا بە تێر و تەسەلی و پێکۆڵ ڕشت هەڵوەستە لەسەر ئافراندنی کەسێتی مرۆڤی نوێ دەکەم، چونکە ئافراندنی مرۆڤی نوێ لە دامەزراندنی پارت و دەوڵەت گرنگترە. ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جالان لە پەرتووکی سووربوون لەسەر سۆسیالیزم، سووربوونە لەسەر مرۆڤبوون لەبارەی ئافراندنی کەسێتی مرۆڤی نوێ لەسەر بنەمای سۆسیالیزم دەدوێت. ڕێبەرەوە جالان دەڵێت بیانووی بنەڕەتی شەڕی ئێمە ئافراندنی کەسێتی مرۆڤی نوێیە. ئێمە تەنها بۆ پارچە خاکێک یان گەلێک تێناکۆشین. لە بنەمای ئایدۆلۆژیای ئێمەدا ئافراندنی کەسێتی مرۆڤی نوێ بنچینەییە. لە یەکێتی سۆڤیەتدا لە میانەی سۆسیالیزمی بنیادنراوەوە بەڕووکار ئەنتەرناسیۆنالیزمی بوو، بەڵام لە کاکڵەدا نەتەوە پەرستی بەتوندی کارا بوو. لە قۆناغی سۆسیالیزمی سۆڤیەتدا ئەوانەی ڕێبەرایەتی قۆناغەکەیان دەکرد لە سەرانی سەرمایەداری کەمتر نەبوون. دەوڵەتێکی سۆسیالیستی دامەزرا، گەلێکی سۆسیالیستی ڕێکخرا، بەڵام مرۆڤی سۆسیالیست نەئافرێنرا. بۆ نمونە ستالین تا چه ئەندازەیەک لەژێر کاریگەری زەهنیەتی دەرەبەگایەتیدا بوو، یا تا چەند خۆی بۆ ئاستی کەسێتیەکی سۆسیالیستی هەڵکشان. ئەگەر ئەم پرسیارانە باش درک نەکرێن، ئەوە ئاستەمە درک بە تەڵەسگەکانی سۆسیالیزم بکەین. هەروەها نیکیتا سێرگیڤیچ خرۆشۆف چۆن دەرکەوتە ڕوو، تا دووەڕادا پابەندی ستالین بوو، گەرچی پاژمردنی ستالین ڕۆڵی دوژمنایەتی بینی. لێ ئەم جوتە هەڵوێستە هیچیان ڕاز نەبوون. لە نێو پارتی کۆمۆنیستی سۆڤیەتدا پرەنسیپی عەلەنیەت وندە بوو، ڕۆحی مرۆڤیان دەخنکان. دوجار ئەم ڕەوشە بە خراپی تەقیەوە. ئەو میتۆدانی من پەیڕەوم کردن تەواو پێچەوانن. من هەموو شتێک زۆر باش و ڕوون شرۆڤە دەکەم و ئەنجامی دەدەم. گلاستنۆس لە سەرەتاوە تا ئەمڕۆ پرەنسیپی بنەڕەتی منە. ئەو سیاسەتەی دژی دەوڵەتی تورک پەیڕەوی دەکەم، بە شێوەیەکی ئاشکرا ئەنجامی دەدەم. تا دواسنوور پەیڕەوی پرەنسیپی عەلەنیەت دەکەم. شێوەیەکی تری مرۆڤ ناتوانێت دژی دەرەبەگایەتی و پاشڤەڕۆیی تێبکۆشێت. ئەگەر ئەم میتۆدانە نەبن، ئەوە سۆسیالیزمی زانستی پێک نایەت. لە میانەی یەکێتی سۆڤیەتدا کۆمیتەی ناوەندی کاتێک بە ناوی سکرتێر کاروباری جیاجای ئەنجام دەدا، گەلیش دەچەوسێنرایەوە. لەسەرەوە مەکتەبی سیاسی خۆی زۆر مەزن ڕاگەیان. ئەمەش دەرەنجام ڕێی لە پێش تەقینەوەیەکی گەورە کردەوە. نەدەبوو ئەمە ڕووبدات، بە جۆرێک خەریک بوو لە دنیادا وەک خوددا خۆی پێناسە بکات. هەڵبەتە ئەمە سۆسیالیزم نییە. مسوەگەر دووچاری ڕووخان دەبووە، ڕووخانیش پێویست دەکات لە نێو ئەو سنوورەی خۆی دروستی کردووە، نەک سەرمایەداری. بەڵکو دەبێت سۆسیالیزم بنیاد بنرێت، چونکە سۆسیالیزم نوێنەرایەتی مرۆڤایەتی نوێ دەکات. دەبێت سۆسیالیزم بۆ مرۆڤایەتی بکرێت بە شێوازێکی ژیان. مرۆڤی نوێ، مرۆڤی ڕاست، مرۆڤی جوان، مرۆڤی سۆسیالیست. بۆچی مرۆڤ لە نێو سنوورەکاندا زیندان بکرێت؟ بۆچی خۆی داشارێت؟ من سەر تا پێ دژی ئەمانم. ئێمە لە کوردستاندا مرۆڤی نوێ دەئافرێنین بە جۆرێک تا دووە سنوور لە بەرژەوەندی تەسکی تاکە کەسی دوور بێت. هیچ کەسێک بە زۆرە ملێ لە ڕیزەکانی پارتەکەماندا ناهێڵینەوە. هەر هەواڵێکی ئێمە وەک فیداییەکە. پارتەکەمان بە پێودانگی دڵخوازی بەڕێوە دەچێت، نەک فشاری دیسپلین. ئەگەر بەم ڕەنگە بێت، ئەوە ناکرێت بەرامبەر دەوڵەتی تورک شەڕ بڕێوە بین. ناکرێت شەڕ و شۆڕژ لە ڕێی فشاری دیسپلین و ناوەندگەراییەوە بەڕێوە بچێت. ئەگەر لە رووسیا هەندێک هەواڵ هەبن بیانەوێت خەباتی سۆسیالیستی بەڕێوە بن، ئەوە دەتوانن چاومان لێ بکەن و کەڵک لە خەبات و ئەزمموی ئێمە ببینن. گەرەکە هەندێک دڵنزم و خاکەڕابن. ئەگەر مرۆڤ لەبارەی کەماسی و کەم و کورتیەکانی خۆیەوە بدوێت، شتێکی خراپ نییە. منیش ڕاستینەی خۆم زێدە مەزن ناکەم. تا ئێستا من نەچوومەتە نێوگەلی کوردەوە، بەڵام من وەک ڕابەر و سەرکردەیەکی مەزنی خۆیان دەبینن. ئەمە چۆن دەبێت؟ بە تەواوەتی نوێنەرایەتی ئایدۆلۆژیای سۆسیالیست دەکەین و پارچەیەکی گەورەی دنیا دەکەینە دوژمنی خۆمان. داخۆ چۆن ئەم گەلە بەم ئاستا لە هێڵێکی ئاگریندا پەیجوور دەبن و بەم ڕادەیە هەواڵان لەگەڵ من بەڕێوە دەچن. پێویستە هەڵوەسە لەسەر ئەمانە بکرێت. لە نێو پارتەکەماندا بە تێر و تەسەلی و پێکۆڵ هەڵوەستە لەسەر ئافراندنی مرۆڤی نوێ دەکەم، چونکە ئافراندنی مرۆڤی نوێ لە دامەزراندنی پارت و دەوڵەت گرنگترە.